سلااو قوتابیانی خۆشەویست من مامۆستا فەیسەل پسپۆڕی زمانی ئینگلیزی بەو ڕۆژ پێتان گەیشتینەوە لە تەوزیحکردنی بابەتێکی تر لە یونت 6 بابەتی Expressing Purpose. پێپەس بابەتێکی زۆر گرنگە لە وزاری هەموو ساڵی دوو پرسیاری لەسەر دێتەوە هەروەها ئاسانیشە واتە هەم گرنگە هەم ئاسانە. تەوزیحی پێپەس بکەین لە بۆڕۆکە چەند دامرازمان هەیە چۆنیەتی بەکارهێنانیان لە بۆ پێپەس. Expressing Purpose واتە دەربڕینی مەبەست کاتێکە تۆ مەبەست کارێکات یعنی مەبەست ئیشەکەیە دەتەوێت ئەنجامی بدەیت دەتەوێت دەری ببڕی واتە چۆن ئەو مەبەستی خۆم لەو کارە پیشان بدەم. تاوان سێ ڕێگامان هەیە لە بۆ پۆلی 12 لۆ دەربڕینی مەبەست. کاتێک ئێمە گەر پێشتر وکی پێشتر بە جۆینی دوو ڕستەمان کرد بە بەکارهێنانی پێپەس بەو شێوەیە دەبوو. بۆ نمونە دەڵێن چە He studies hard. نقطة أو رستش سر بخويا أو جالرتها ها He wants to get good marks. أجر داري دي قد بدي دوو ڕستەمان هەیە ئەگەر بێت ئەمە بە شێوەی مەبەست پێکی ببەستین واتە بەهۆی ئامرازەکانی مەبەست چۆن ئەو دووڕستانە پێک دەبەستین کامە ڕستەی سەرەکی و کامە ڕستەی مەبەستە ئەوەیان ڕستەی سەرەکیە ئەوەیان ڕستەی مەبەستە چۆنمان زانین ئەویان ڕستەی مەبەستە لەبەرەوەی عادەتەن لە ڕستەی مەبەست دایمان چ دەداتن وۆنتس لایک یعنی شتێک لەو بابەتە دەدات وەکەوە پێرە گوترێت چێ فرمانی مەبەست. کاتێک ئێمەمانەوێت بە یەکێک لە ئامرازەکان جۆینی بکەین زانین کو جۆین دەکەین ئەو دووڕستانە ئەمە کۆ دووڕستەی پێک دەبەستین. چەند جۆن ئامرازمان هەیە ئامرازەکان چمان هەیە یەکەم گروپ so as to in order to so as to in order to و to. بەکارهێنانی هەرێکێک لەو ئامرازانە دیقەتدا so as to in order to و to هەمووی چیە هەمووی بە تو کۆتایی هاتیە دائیمەنیش لە دوای تو مەفروزە چاوی ئەو لە خۆت بکە قاعیدە بیس کەواتە so as to in order to ڕاستەوخۆ بیس وەردەگرێت. چۆنیەتی بەکارهێنانیان ڕستەی سەرەکی لە سەرەتا دێت ڕستەی سەرەکی لە سەرەتا دەنووسێ ئەوە ڕستەی سەرەکی. دووەم ئامراز لە دوای ڕستەی سەرەکی دێت ئامرازەکانمان چ هەیە so as to in order to هەرێک لەوانەی دابوو کێشەمانە so as to in order to و to. لە دوای ئامراز چ دێتن ڕاستەوخۆ بیس دێت ڕاستەوخۆ بیس دێت عادەتەن لە وزاری کە فۆکەسی لەسەرە ئەوەندێ بابە فۆکەس لەسەر ئەوەندێ ئامراز لەگەڵ فرمانی ڕستەی مەبەست ئامراز لەگەڵ فرمانی ڕستەی مەبەست ئیش لەسەرەوەی دەکرێتن. لۆیە لە دوای ئەوانە ڕاستەوخۆ دائیمەن بیس دێتن و دەمی ڕستە لێرە گرنگ نییە ڕستەکەمان ڕابردووە تا ڕستەی سەرەکیەکە ڕابردووە ڕانەبردو داهاتووە لێرە تەسیر لە ڕستەی مەبەست ناکات چونکی ئەمە ڕاستەوخۆ ئینفینیتیڤمانەیە بیسمانەیە مشکلەمان نابی. تەماشای ئەو نمونەیە بکە کە لێرە نووسیمان he studies hard he wants to get good marks. ئەگەر بڵێن جۆینی کە پێپەس بەکارهێنانی چ so as to ئەوە بەکاربێنین عینەن ڕستەی سەرەکی وە خۆی دەنووسینەوە he studies hard so as to what so as to ڕاستەوخۆ بیس کەواتە ئەلێرە بکار وە فرمانی مەبەست لا دەدرێت ڕاستەوخۆ لە چێ دەست پێ دەکەین لە get دەست پێ دەکەین so as to get good marks. واتە سبەینەگە لە وزاری ڕستێک بەو شێوەیە هاتەوە پێشتر پێشەوەی نیزام ببیتە هەڵبژاردن دەهاتەوە بەو شێوەیە دوو ڕستەی دەراتوە لە بین دوو قەوسی دەنووسی پێپەس use بۆ نمونە so as to ئەو کاکی دەبات و بەو شێوەیە ڕستەکەت حەل بکرد بە دەکرێت تاکەش لە وزاری بێتەوە ئەو دوو ڕستە بداتێ if we use so as to ABCD ئەگەر ئێمە so as to بەکاربێنین ABCD لە خوارێ چوار ڕستە بداتێ چوار هەڵبژاردن ئەو کاتێت و دەبی بۆ شێوەیە وەڵام ڕاست هەڵبژێریکە لە دوای so as to ڕاستەوخۆچت هەیە بیست هەیە کامە بیس فرمانە سەرەکیەکە ئەوانە لێرە لا دەچن تا ئێستا کە بەو شێوەیە ناتۆ لە وزاری بەڵام ئەگەر هاتەوە
ئەوەشیان واردە زۆر ئاساییە دەکرێت بێتەوە. کەواتە لێرە چمان هەیە تا ئێستا بەو شێوێ لە وزاری هاتیتەوە. ڕستەی سەرەکیمان هەیە ئامرای سۆس و ئینۆردەر تومان هەیە بیس و کۆمپلیمنت هیچ مشکلەمان نییە. طبعا ئینۆردەر تو ئەوە most فۆرمەڵە most فۆرمەڵ لە هەمووان فۆرمەڵتر لە هەرسێکی ئینۆردەر تو هەروەها تو least formal. تو نا فەرمیترینیانە لە هەمویان فەرمیتر ئێستا لە سێ in order to most formal واتە لە هەمویان فەرمیترە ئەوەیان دەرەی چێ دەرەی least formal دەکرێت بشڵین most informal دەشکرێ بڵێ most informal کەواتە هەردوو چێرتەوە. تەماشا دوومنەی بکە. Fiber optics was used in order to. Or in order to say, look inside the human body. In order to base. Berners-Lee created the World Wide Web so as to what? So as to share. So as to share. Look at this. أولها بنسبة so as to. بس قاعدة كمان لبلا تا استاكل له هالبجاردني استا. بس قاعدة كمان لبلا كفايته. بلام ئەگەر وچەوەی کە تازەش لەو دی لە وایت بۆردەکەی نووسیم ئەگەر ئەو هاش بێتەوە ئاساییە چونکی پێشتر نووسینەکی بەو شێوەیە بوو دەکرێت هەمان نیزامی نووسینەکیت لۆ بینیتەوە بەڵام هەڵبژاردنت لە خوارێ بداتێ لە هەندێک بابەت هەیە بۆ شێوەیە دێتەوە بۆ نمونە پاسیڤ ڤۆیسە ریپۆرت سپیچە لەوانە دێتەوە بە شێوەی نووسینەکی بەڵام لە خوارێ هەڵبژاردن دەدا یعنی نووسینەکەی لۆت حازر کردێت و هەڵدەبژێری. حاڵەتی دووەم یعنی ئامرازی دووەم چمان هەیە for the purpose of. For the purpose of ئەویشیان بەکاردێت لە بۆ پێکبەستنی دووڕستە و دەربڕینی مەبەست expressing purpose. ئەلێرە چمان هەیە لە دوای for the purpose of ئاگادار بە of verb ing of verb ing کاتە لێرە عینەن چمان هەیە دەڵێن ڕستەی سەرەکی وەک خۆی دەنووسێتەوە لە سەرەتا ڕستەی سەرەکی لە سەرەتایە و ئامراز لە دوای ڕستەی سەرەکی دێ ئامرازی for the purpose of لە دوای ڕستەی سەرەکی هاتەوە لێ نووسرایە و لە دوای ئامراز کە ئەو خاڵی ئیشمان پێچە لە دوای ئامراز پێویستە فرمانەکەمان verb ing بی واتە ئاگادار بە نە لە so as to نە لە for the purpose of بکێری لە ڕستەی دووەم نییە ڕاستەوخۆ فرمانەکەیە ئەوجە لە so as to in order to وانە base بوو لێرە دەبیتە verb ing و دیسان دەڵێن دەمی ڕستەکە پێویست نییە دەمی ڕستەکە پێویست نییە مەبەستمان لەو قسەیە چییە مەبەستمانەیە لێرە ڕستەی سەرەکی ڕابردووە ڕانەبردووە داهاتووە ئەمە ئیشمان پێینە لەبەرەوەی ڕاستەوخۆ لە دوای ئامراز پێویستیمان بە verb ing لە دوای ئامراز پێویستیمان بە verb ing. ئێستا هەمان ئەو ڕستێک کە لێرە هەمان ئەو ڕستێک کە لێرە هەمانە ئەگەر بین لە بە for the purpose of بنووسین ئەوجا بن use for the purpose of دەڵێت چە ڕستەی سەرەکیوە خۆی دەنووسێتەوە لە سەرەتا he studies hard ئەو ڕستەکەمان نووسیەوە for the purpose of what verb ing کەواتە لەبی ئەو گێتەی لێرە تو بکێتە بکێ verb ing لێرە عینەن بکەر و تەرتیباتەکە لارەتی بکەر و چ بکەر و فرمانی مەبەست لارەتی ئیلا فرمانە سەرەکیەکەمانە کاتە دەبیتە چ getting good marks. کەواتە ئەوە لێرە دەبیتە چە ئەوە جۆینکردنی دوو ڕستەیە بە بەکارهێنانی for the purpose of. حاڵەتی سێم کە هەمانە بە بەکارهێنانی so that گرنگە زۆربەی زۆری حاڵەتەکان لە وزاری کە هاتبیتەوە so that هاتیتەوە لۆیە ئاگەتان so that و in order that ئەوە لە منهەج نییە in order that بەڵام هەمان ئیشی so that دەکە بزانین بە بەکارهێنانی so that ڕستەکانمان چۆن دەبی ئاگادار بن دەڵێن عینەن ڕستەی سەرەکیمان لە سەرەتایە لە so thatیش ڕستەی سەرەکی لە سەرەتا ئاگادار بن هەر سێ ئامراز دایما لە ناوەڕاست دێ ئامراز لێرە لە سەرەتا بەکارنایە ئەوە so that لە دوای ڕستەی سەرەکی دێت so that پاش so that چمان هەیە subject ئاگادار بە so that فەرقی هەیە لەگەڵ ئەوەندە چمان هەیە subject بکەرمان هەیە کە بکەر هەیە لە دوای بکەر چ دێ
یان can will سلاشمان دانەیە یان could would یان can will can یا ویشی کانە یان will یان could would باشە کەنجی can will کەنجی could would ئەو زەوی کەش طبعا لە دوای مۆدەڵی ئیسمانەیە بە ئیسمانەیەەوە بیسە سابتە ناگۆڕ ئاگدار بە لە دوای can و will و would و کودی هەر دەبی ئەوە بیس بی ئەو هیچەوە سابتە مشکلەمان لەگەڵی نییە مشکلەمان لەگەڵ can و could و وڵودیە هەچی دەڵێن لە ڕستەی سەرکی وە خۆی دەنووسێت لە سەرەتا ئامراز لە دوای ڕستەی سەرکی لە دوای ئامراز سەبجێکتوانەیە ئەوە سەبجێکت کەواتە بکەرمانەیە ئەوجا یان کان یان کود یان کان یان کود یەکەکی بەکار مادەم یان هاتە نامەوزوعی کەواتەوە حاڵەتە دەبی بزانین لە چ حاڵەتەکی کانە لە چ حاڵەتەکی کودە کان بەکاردێت ئەوجا کان و وڵتەوە ئەگەر بێت و فرمانی ڕستەی سەرەکی ڕانەبردوو بێت چێ فرمانی ڕستەی سەرەکی کود بەکاردێت عینە لێرە ودیش ئەگەر بێت و فرمانی ڕستەی سەرەکی ڕابردوو بێت کەواتە لە بۆ بەکارهێنانی کانیان وڵ کودیان وێت دەبێمە بگەڕێنەوە چێن دەرێ بگەڕێنەوە ڕستەی سەرەکی چونکی لێرە دەمی ڕستە زۆر گرنگە دەبێت و بزانی ڕستەکەت ڕابردووە یان ڕانەبردووە لە کاتی بەکارهێنانی کان یان کود کەواتە لە بۆ بەکار هەڵبژاردننی کان یان کۆد دەگەڕێەوە چێن دەرێ دەگەڕێەوە ئێرە ئەگەر ئێرەمان فرمانێکی ڕانەبردووی وەکو چێ فرمانەکانی بی ئێز ئار یان بیسەک هەبی ڕستەکەمان ڕانەبردووی سادەبی یان ڤێرب ئێس هەبی یان هاڤ هاز وێڵ هەرێک لەو فرمانانەی کە دەلالەت لە ڕانەبردوو دەکات دوو داز ئەوە ئەتوو کان یان وڵ هەڵدەبژێری بەڵام ئەگەرە لێرە فرمانێکە بوو کە ڕابردوو بچی چ was were had were past did هەر یەکێک لەو فرمانانێکە ڕابردووە و کاتێت دەویست بەکاربێنی could یان would بەکاربێنی ئەوە لە کاتی بەکارهێنانی سۆزاتە ئاگداری ئەو حاڵەتە بە زۆر باشە دەرێ he gave it to the world so that دیقەتی بدا gave چیە تەمەشێرە بکە so that everyone could use لۆ نەیگوت can use لۆ نەیگوت can use تەمەشێرە بکە گوتمان دەگەڕێینەوە چێن دەرێ دەگەڕێەوە ئەو فرمانەکەمان لێرە چێ دەرێ گەیف مادەم گەیڤە پاستە مادەم پاستە نای بڵیکان نابی بڵیکان چونکی زۆربەی زۆری پرسیارەکانی وزاری لەسەر ئەو حاڵەتەیە دەڵێن چێ دەڵێ کورد ئەوە سەبارەت بەکارهێنانی کان و کود و ئەوانە ئاگداری خاڵەکی بن گرنگە ئەویش هەندێک جار لە ڕستەی مەبەست پێویستە نەرێبی واتە پێویستە نۆت بدەی ئامراسی کەنجی چکە عادەتەن بەکارهێنانی دەربڕینی مەبەستە و مەبەست پۆزەتیڤە کە کارێک ئەنجام دەدەی دەتەوێت مەبەستەکەی مەبەستەکی پۆزەتیڤ بێ ئەدیکەینی نۆتی بدەین نەوادە مەبەستمان پۆزەتیڤە هەندێک فرمانمان هەیە لە ڕووی مینینگەوە نەرێ دەبەخشن هەندێک فرمانمان هەیە لە ڕووی ماناوە لە ڕووی واتاوە واتای نەرێ دەدەن لۆی ئەگەر یەکێک لەو فرمانانەمان لە ڕستەدا بینی لە ڕستەی مەبەستواتە پێویستە ئەتون نۆت بدەیە ئامرازەکەی لە ئەوەی ڕستەکەت لە ڕووی واتاوە هاوسەنجێکی تەواو دروست بکە بۆ نمونە فەگێت یاتی ینی چیە ینی لەبیر دەکات باشە لەبیرکردن شتێکی باشە یان خراپە تەبعاً باش نییە بۆ نمونە دەڵێن چێ he studies hard ئەو زۆر دەخوێنیەوە so as to forget the subject یان so as not to forget the subject forget واتە لەبیر دەکات ئەو زۆر خۆی مانی دەکات لۆ ئەوی بابەتەکە لەبیر بکات یان لە ئەوی بابەتەکە لەبیر نەکات تەبعاً لە ئەوی بابەتەکە لەبیر نەکات لۆیە دەڵێن چێ so as not to واتە هەرێک لەو فرمانانەمان بینی لە ڕستەدا هەرێک لەو حاڵەتانەمان بینی ئەمە دەبی نۆت بدەینە ئامرازی وچی چێ forget miss lose
fail, hit, kill, attack, collapse, block, catch cold, get angry, catch cancer, be late, یان get late, be tired یان get tired. هەرێک لەوانە کەواتای نەرێ دەبەخشن مەفروزات و نۆت بدەیە ئامرازی. بزانین چۆن نۆت بدەینە ئامرازی. ئاگاداری ئێرە بن. ڕستەی سەرەکی ساز not to ئاگادار بە. لە سۆئەس و لە in orderی جوان دیقەتدا نۆتەکە دەکەیتە پێش تو. باشە؟ نۆتەکە لە چێندەرە لە پێش تووە. و هەروەها تومان هەبوو نییە لە حاڵەتی کۆمەڵەی ئامرازی یەکەم سۆس to in order to و تومان هەبوو. تو نۆت وەرناگری باشە؟ واتە نیتمان بڵین not to. ئەوە نییە. تەنها سۆز و in orderمانەیە کە نۆتی وەردەگرن. ساز not to کەواتە ئەگەر ئەم سبێنێ گوتم سۆز to not غەڵەتە ئاگادار بە. in order to not غەڵەتە کە نۆتەکە لە چێندەرە لە پێش تووەکەیە. ئەوە یەک. لە بۆ سۆذاتی. سۆذات مۆدەڵی لەگەڵدایە. چی لەگەڵدایە؟ کان و کودی لەگەڵدایە. مادەم کان و کودمان هەیە نۆتەکە دەدەینە کان و کودی. کەواتە دەویتە سۆذات ئەوزە یان can't یان couldn't. کەنجی ئەو لێرە و بیس و ڤێربایان جوانەمان نووسێ کەنجی ئەگەر یەکێک لەو فرمانانە هەبێت سامەچ لێ دەکەین یەکێک لەو فرمانانە هەبێت ئەلێرە لەو بیسەی ئەمە ئەو کاتی دەبی ئامرازی بدەینە نەرێ. تەماشای ئەو نمونانە بکەم. She stops suddenly. She stops suddenly. دیقەت تێر بدە. سیارەی پێیە لە ناکاو ستۆپی کردیە. So as to hit the child or so as not to hit the child. لۆی لە منداڵەکە بدە یان لۆی لە منداڵەکە نەدا. دیقەت تێرە بدە. So as not to hit the child. They take a rest for an hour. ئەوان بۆ یەک سەعات پشویان وەرگرتیە. بۆ یەک سەعات پشوو وەردەگرن. So as not to get tired یان so as to get tired. ئایا ئەوان کە پشویان وەرگرتیە لۆ ئەوەی ماندی ببن لیان لۆ ئەوەی ماندی نەبن. طبعا لۆ ئەوەی ماندی نەبن دیقەت تێرە دە get tired get tired مینیجی نۆت دەبەخشێەوە نەرێ دەبەخشێ لۆیە نۆتەکی لە بۆ ئامرازەکەی زیاد دەکەین تا لە ڕووی ماناوە ماناکەی هاوسەنگ بکاتەوە. لۆی ئاگاتان لەو حاڵەتەی بی ناوە ناوە لە وزاری دێتەوە بزانم پارەکەش خۆڵی دۆم هاتبووە. کەواتە لە بۆ هەڵبژاردنەی ئەمە چەکەین. ئێرە مهمە. لە بۆ هەڵبژاردنێ چەکەی. دیقەت تێرە بدە. ئەگەر لە دوای بۆشایی ڕاستەوخۆ بیسم هەبوو هاتەوان بە شێوەی زیاتر ئامراز دەبیتە بۆشایی لە دوای بۆشای ڕاستەوخۆ بیسم هەبوو یەکسەر سۆس تو in order to یەکێک لەوانە هەڵەبژێرەوە. وەگەر لە دوای بۆشایی کان و وڵم هەبوو مۆدەڵەکان بەگشتی یان کود و ودم هەبوو ئەوە یەکسەر ئەمە دەڵێن چێ سۆذات. وەگەر لە دوای بۆشایش ڤێربایەنجیم هەبوو ئەوە دەڵێن چێ for the purpose of. گوتمان لە سۆس to in order to for the purpose of پێویستیمان بە دەمی ڕستەکە نیە بەڵام لە سۆذات ئاگدار بە دەمی ڕستە زۆر گرنگە. لۆ دەمی ڕستە گرنگە گوتمان لە کاتی بەکارهێنانی کان و کود. ڕستەی سەرەکیمان ڕانەبردوو بێت دەڵێن کان. ڕستەی سەرەکیمان ڕابردوو بێت دەڵێن کود. دیقەتی ئەو پرسیارە وزاریانە بدە کە لێرە هەمانە چەند پرسیارێکی وزاری لەسەرەوە بابەتەی حەڵ دەکەین کە بابەتەکە دیسان دەڵێمەوە بابەتێکی خۆش و ئاسانە لۆیە یەک قیز بە تەرکیز جواب بدەوە لە وزاری لەو بابەتەی غەڵەت ناکەیت تەوان هەموو ساڵش دێتەوە بابەتێکی گرنگیشە. تەمەشای بکە. Graham Bell used fiber to transmit. Look at this. Transmit. Transmit چییە؟ بیسە. یەکسەر ئەمە لە خۆمان بیسەکەمان دەست نیشان کرد. مادەم بیسە for the purpose of نابی سۆذات نابی چێمەوە؟ سۆز تو. یەکسەر سۆز تو. دووەم. The science worked hard to improve the technology. Look at this. What do we have? What do we have? They. They is what? Subject. Subject بینی لە ڕستەکەدا بکەرت بینی بێ قەیری و شەرت ئەتوو سۆذاتی هەڵدەبژێری. کەواتە لێرەمە یەکسەر دەبی so as to for the purpose of ڕادەین لۆ چونکی بەکارمانەیە لە so as to for the purpose ofیش بەکار نەدەهات. ئەوە دووەم فڕێدە. What do we have? So that can or so that could. So that can, so that could. Which one?
worked hard. What do we have? Worked ed رابردووە. worked ئیدیا ڕابردووە. کەواتە لێرە گوتمان ئەگەر ئێرەمان ڕابردوو بوو دەڵێن کود، ئێرەمان ڕانەبردوو بوو دەڵێن کان. کەواتە کان بەکار نایە لێرە وەڵام ڕاستیە کود. Canadian teachers created school new system. They. دیسان چی دایتەمە they چیە subject. کەواتە بێ خەیر و شارد ئەلێرە in order to for the purpose of so as to فرەدەدەین. چێماوە so that لۆ so that و هەبە مسەیتەری چونچی بکەرمان هەیە تەنها لە ئەسای so thatیش بکەرمان هەبوو. لە so as to in order to ڕاستەوخۆ بەیسمان هەبوو لە for the purpose ofیش ڕاستەوخۆ verb ing مان هەبوو. The written Tikala spends time with each customer dash. دقت يبدأ. For the purpose of solve. لدواء for the purpose of مفروض زمان هبي verb ing أو verb ing غلطة. So that she could spends أو ليرة رانا بردوا. verb إسا. أوش تيدا يتما could كواتوش غلطة. The problem is solved أو ربطي بموضوع ونيا. والله راست أي so as to solve the problem, so as to solve the problem, so as to base or complement. Persiari penzam. You have to wake up earlier on time. You have to wake up earlier dash on time. بعد ما شوكين. So that you can be in. كان مشكلة مانية بلامسة بين بينك غلطة چونچە ئەمە چمان گوت لە دوای مۆدەڵی دائما دەبی چمان هەبی دەبی بێسمان هەبی کەواتە لێرە دەڵێم بین غلطة. For the purpose of be گوتمان لە دوای for the purpose what verb ing کەواتە شان غلطة. In order to being in order توش دەبایە be بایە ئەوش غلطة. چێ ماوە so as to be. So as to be بیەکە لێرە حسابی بەیسەکەی لۆ دەکرێت ئەوە دەبیتەوە لای ڕاست. Azat Kadir went to New York talking about Kurdistan. Look at this. What do we have? Verb ing یەکسەر دەڵێن چێ for the purpose of. یەکسەر دەڵێن چێ for the purpose of. Azat Kadir went to New York talk about Kurdistan. هەمان ڕستەیە؟ ئەویان 2016 خولی دۆمەیان لە تەمهیدیاتی تۆ تەنها talking کراویتە talk چیە؟ space. ئەوەیان بەیسە کاتە for the purpose of ئەکە ڕۆیشت. So thatەکەش ڕۆی. As long as نابی لەبەرەوەی ڕستەکە ڕستەی کامل نییە بەیسمانەیە. So as to talk, so as to base. ئەوە سەبارەت بەو پرسیارش. پرسیارەکانی دی 2019 ئەوانە بەرکو بڕە کاڵۆستر ببیوان هەر زۆر سادە بوون. زۆر بوو. وەرە خوارێ. تەماشا پرسیارانە بکەین. That a small satellite was sent last year. It could send. دقت يبدأ. اتمه لێرە چیە subject. کودمەیە کەواتە لێرە پێویستم بە چیە؟ پێویستم بە so that. For the purpose of نابی لەبەرەوەی اتم هەیە. it verb ing نەخێر. So as to نابی لەبەرەوەی اتم هەیە. it بەیسە نەخێر. that سۆمان نییە ئەوە غەڵەتە. So that. والله ڕاست so that. I went to bed early, be tired in the morning. تەماشا نمونەیە بکە ئەوە یەکێکە لەوانەکە واتای نەرێ دەبەخشی. Be tired. Look at this. Be tired. Be tired واتە ماندوو ببێ. ماندوو ببێ. ئەمە گوتمانەگە یەکێک لە مستەلاحەی کانی get tired, be tired, get late, be late وانە هەبوو ئەوە دیارە مینینجی نەرێ دەبەخشی. مادەم مینینجی نەرەیە مەفروض ئەمە ئامراز نۆتی بدەینێ. ئەوە لێرە بیەکەمان چیە؟ بیەکەمان بەیسە. ئەوە هیچ. کاتە for the purpose of-ەکە دەڕوا. So that-ەکەش دەڕوا. ئەوە دوو قڵممان بەڕێ کرد. چێ ماوە؟ in order to so as to. بەپێی یاسا ئەو دوو قڵە ڕاستە. in order to ڕاستە so as توش ڕاستە بەپێی یاسا.
بەڵام بیتارد هەیە بیتارد واتای نەرێ دەبەخشێ واتەمان دوو دەبێت کە مادەم واتای نەرێ دەبەخشێ گوتمان ئەگەر فرمانی ڕستەی مەبەست واتای نەرەیدا مەفروزە ئەمە نۆت بدەینە ئامراز کەواتە دیتە ساس نۆت تو. We worked hard, the students be able to pass easily. Look at this, the students here, subject. هەدوو بۆ شایە مادەم subject هەیە بێ خەیدوشتر سۆداتە. سۆستو دەڕوا for the purpose of دەڕوا دیسانێ مشکلەمان لەسەر سۆدات ولو سۆدات کودیە دەبی بگەڕینەوە چێن دەرێ دەبی بگەڕینەوە ئێرە تەمەشایەرە چمان هەیە worked دیسانە ڕستەکەت ڕابردووە مادەم ڕابردووە وڵەکە دەڕوا کەواتە سۆدات کود وەڵامی ڕاستت چییە؟ She is practicing day and night. She can swim. She can swim. سمان هەیە she چیە subject ئایا verb نەخێر ئایا بیسە نەخێر کەواتە so as to for the purpose of دەڕوا so as to for the purpose of in order to دەڕوا چێ ماوە so that پرسیاری 12 شەن 2008 لە خولی دووەمە دەرێ we went up the top floor we see the view over the city. Great. Look at this. We. دیسانێ چمانێ دوو بۆ شای we مێ ویسیە subjectە کەواتە so as to for the purpose of فرەبدا ئەی دەڕوا و دیسانێ سیش دەڕوا کێشەمان لەگەڵ چێ دەمینێتەوە عینەن سۆدات کان سۆدات کورد دەگەڕینەوە چێن دەرێ دەگەڕینەوە سەر فرمانی ڕستەی سەرەکی فرمانی ڕستەی سەرەکیم وێنتە وێن ڕابردووی چیە گەو کەواتە ئەوە ڕابردووە مادەم ڕابردووە دەڵێن so that could. The mail was there. Opening. Look at this. The mail was there. Verb ing هەیە ڕاستەوخۆ verb ing هەیە ئەوە بابەتەکەمان تەنها گوتمان لە حاڵەتی verb ing چێ بەکاردێ for the purpose of بەکاردێ وەڵامی ڕاست دەبیتە چ وەڵامی ڕاست دەبیتە دی دوای چەند پرسیارەتەکەمان مایە زۆر چاکە و دوو سێ پرسیارەش مایەوانەش حەڵ دەکەین بابەتی ئەوڕۆمان کورت بوو بەڵام بابەتێکی گرنگ بوو و لەو زاری دێتەوە و ئاسانیشە دەرێ I will write down my notes in each lecture I them easily. Look at this. What do we have? دیسانێ I چیە subjectە مادەم subjectەکە لە ڕستەی هەبوو بەبێ قەید و شەرت ئەتو چێ فرە دەدەی in order to فرێ دەدەی for the purpose of فرێ دەدەی چێ دەمینێتەوە سۆداتت لۆ دەمینێتەوە ئاها دیسان سۆدات کان یان سۆدات could دەگەڕێمەوە چێن دەرێ فرمانی ڕستەی سەرەکی فرمانی ڕستەی سەرەکیەکە دیقەدەی چێ right ڕانەبردووە مادەم ڕانەبردووە ئەتو نارێ سۆدات وروونیە ئەوە دەڕوە چێ ماوە سۆدات I can revise وەڵامی ڕاست دەبیتە چێ دەبیتە ئەی choose the wrong sentence what do we have wrong sentence باشە لێرە گوتیتی wrong sentence بابەتەکەی نەدایتە من نەیگوتی wrong purpose تەنها گوتی wrong sentence تەڵەوە دەرێت چۆن بزانم چ بابەتێکە لە ڕستەکەی تەمەشاکە so as to so that وهروەها دیقەت تێرە بدەن داوای هەڵە لەمە دەکات دەرێ trees are being planted by the roadside so as to reduce so as to base ئەوە مشکلەی نییە دەرێ he took the course so that he would got look at this لە دوای مۆدەڵ دائیمان base بەڵام لێرە گوتی got ئەوە دەبا گێت بە کەواتە ئەوە غەڵەتەکەی داوای غەڵەتیش لە من دەکا کەواتە وەڵامی ڕاست B دەرێ many people do sports stay healthy many people do sports stay healthy stay چیە stay بیسە مادەم بیسە for the purpose of ڕۆی تەمەشای سۆداتەکەی کە سۆداتەکە هیچ
سبجەکت وڵی لەگەڵدا تا قسەی لەگەڵ بکەین نەخێر سۆداتەکی بەتەنها کەواتە سۆداتەکەش غەڵەتە سۆس تووەکەی لەگەڵدا تا بڵێن ڕاستە نەخێر تووەکەی لەگەڵدا نیەکەواتە ئەوەش غەڵەتە وەڵامی ڕاست دەکتە چێ in order to. He is looking for a part-time job, some pocket money. Look at this. He is looking for a part-time job, some pocket money. بزانین لێرە یەک بۆ شایمانەیە کامە ڕاست دەردەچێت. In order to saving. ئەوە غەڵەتە. لۆ in order to verba ing وەرناگری. So and not as to. هادی قەتێرە بدە. نەتەکە لە چێن دەرهاتیە؟ نەتەکە دەبووە لە پێش توی بە ئەو کاتی بەپێی یاسا ڕاست دەبوو قسەکمان لەگەڵ دەکردایە دەگونجێ یان ناگونجێ بەڵام لێرە بەپێی یاسا غەڵەتە نۆتەکە لە پێش ئازاتیە کاتە غەڵەتە. For the purpose of save کە ing ing لەگەڵدایە ناوەڵە کەواتە غەڵەتە. So that he can save وەڵام ڕاست تەبان ئەوەی دیقەتێرە بدەن so that he can save هەمووی کردیتە بۆ شای لە بۆ تو. Fiber optics became important in the early 20th century. The doctors could look inside the human body. What we have, دیسانە doctors چیە subjectە madam subjectە for the purpose of so as to دەڕوات. لێرە وەڵام ڕاست سۆداتە. وەڵام ڕاست سۆداتە. ئەوە سەبارەت بە چ بوو سەبارەت بە بابەتی ئەوڕۆمان بوو بابەتی expressing purpose بابەتەکی دووبارە دەکەمەوە گرنگە و ئاسانیشە هەموو ساڵە لە وزاری دێتەوە ئیشەڵا لەو ساڵەکە شەگەراتەوە هەمووتان دەتوانن دوو دەرەجەی مسۆکر بکەن لەو بابەتەی دەرسەکانی داهاتوو ئیشەڵا دەچینە سەر یونت 7 بابەتەکانی گرامەری یونت 7 دەکەین لە بۆتان هەمیشە سەربەرز و سەرفراز بن.